سڵاوتان لێبێ بەڕێزان، ئێرە بازاڕی هەلوەی سەوزە و میوەیە لە سلێمانی. من دەمەوێت بەرنامەیەم جارە لەگەڵ خاوەندوکان و خاوەن شوێنەکانی ئێرە قسە بکەم بزانم لەسەر بەرهەمی ناوخۆیی ئەو بەرهەمانی کە دێتە هەرێمی کوردستان و لەگەڵ بەرهەمی ناوخۆیی جیاوازیان چییە؟ لە ڕووی نرخەوە وە کوالیتی و بەرهەمی ناوخۆیی جیاوازی چییە لەگەڵ ئەو بەرهەمانی کە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێت؟ ئایا خاوەن دوکانەکان و خاوەن شوێنەکان بەرهەمی ناوخۆیان پێپەسەندترە یاخود ئەو بەرهەمانەی کە هاوردە ئەکرێن؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکتر لە ئەم بازاڕەکەم لە هاوڵاتیان و خاوەن دوکانەکان ئێوەش بینەری بەرنامەکەم. لە ڕووی تام و کوالیتیەوە کوالیتی بەرهەمی ناوخۆیت پێ باشترە یاخود هاوردەکراوە؟ طبعاً بەرهەمی ناوخۆ بەتەکید ئەگەر هەبێ ناوخۆیی ئەو لەزەت و تامی لە بەرهەمی ناوخۆیە ئەو نیت. وڵی خۆن بەشە بەسی کە خۆمان کاتی دەرەشیە پارە ناکە. ئەگەر بەرهەمیان زۆر بێت ئێرانیش ناتوانێت ڕزق بێتە ناو کوردستانی خۆمان. وڵاتی ئێمە وەکو چۆن لێ بێ ساحێب یعنی هیچ سەرپەرشتیارێکی نییە. بۆ یەک وڵات قبوڵی نەچوورێشتی ئەمە وەرگری وەرە بچۆرە و حدودە و کیسە بەداتەوە بێ بخۆش و کیسەکە شاگری. بەرهەمی ناوخۆیی لە چه ئاستێکایە؟ بەرهەمی ناوخۆیی وەڵی بتەوێت نەتەوێت هی خۆمان لە هەموو ڕێکەوە سفرە. بۆچی سفرە؟ لەبەرەوەی فەلاحی خۆمان هیچ دەعمێکی نییە. هیچ سەرەکەی وڵاتێکی بۆ ئێران ئەگەر بچی لە ئێرانە من کاگە خەڵکی ئێران بم وڵاتێکە بە حەقەر وڵاتە. ئەڵەم کاک ئەمە پارچەیە زەویم هەیە ئەیکەم بە فەلاحەت. حکومت بە هەموو شوێ دەعمەکە پارەی هەتا دارەکان شمەیاتێ دوایی لە وارداتەکە ئەدەمەوە بە حکومت قەرزەکەی پێدەمەوە بەس لێرە هیچ دەعمێک نییە لەلایەن حکومەتەوە. لە هاوکاری جوتیارەکەن ئەوان وڵاتەکانی تر بە حەقەت هەمووی هاوکاری جوتیارەکەن وڵاتی خۆیان بەرەو پێشە ڕۆن بەس ئێمە وڵاتی ئێمە یعنی وەکو شتێک یعنی وەکو چۆن لێ بێ ساحێب یعنی هیچ سەرپەرشتیارێکی نییە. نرخی بەرهەمە ناوخۆیەکان لە چه ئاستێکایە؟ تۆی سەرجەناب لێرەیش نرخەکانیان لە چه ئاستەکەیە بە براود بە ئەو نرخانەی ئەو شتانی کە هاوردە ئەکرێت بۆ وڵاتی ڕستی خۆمان پێشەوەی جوابی ئەو پێدەمەوە تام و لەزەتێکی تایبەتی خۆی هەیە وڵاتی ڕسکی خۆمان نرخی ناوخۆیی دایمە شتە ناوخۆیەکانی خۆمان سەعری زیاترەکە لە هیچ دەرەوە بەڵام ئەمەی دەرەوە سیرەکەی جاری وایە بە بۆنی دینار و تمەن و دۆلار و ئەم شتانە لە وڵاتێک بۆ وڵاتێتر فەرقەکە جاری وایە ڕسکەکەیەتە ئێرەوە ڕسکەکە زۆر هەرزانەکەوێ تاسی لە ڕسقەکەی خۆمانەکە ئەو شتانێ دەورە بینێ فرۆشی بەرهەمە ناوخۆیەکە کەمە بێت ئەی تاپە دەورە بینێ جایتر بێتون ئەم ڕسقانەی خۆمان کە بەم شێوە دەرێکن ئەگە دەعمێک بکرێت ئایا بە حەت شێوەیە بێ شێوەی فەلاحەت وەزارەتی کوشت و کاڵ بە شێوەیەکی جوان یعنی ئەم هەموو زەوی و ئاو و بەحر و کانیا و کارێ زەمان هەیە لە کوردستانی خۆمانە باوەڕ بێ ئەگەر بەڕێک و پێکی ئیسفادەی لێ بکرێت نەوەکو بەشی هەمووی عێراق بەڵکو بەشی هەموو ئێرانشەکە بەسی کوردستانی خۆمان کوالیتی بەرهەمە ناوخۆیەکان زیاترە بەتامترە لە بەرهەمەکانی هاورد. من ئیسە خۆم بۆ ماڵی خۆم حتا شتی ناو خۆ بێت نی دەرەوە ناخۆم ئەوانەی دەرەوانێ سەرەکەی تامی وەکو کاوایە چونکی هەمی بە پرۆتین و هەمی بە سەماد و دەرەوەی جوانە بەڵام تامی دەرەوە تامیش تامێکی نییە بۆرە من لە ماوەی پێشوە خاڵێکم هەیە لە قەراق چوم لەوێ هەنجیرێکم خواردووە ماوەی پێویستە یان هەنارێکم لێکردێتەوە باوەڕ بێ ئەو هەنارێک کە لە ناو قەراغا کراوە لە چەمی دێوانە لە هیچ شوێنێک هەتا لێی هەڵەبجەش خۆشترە ئەوەی هەڵەبجەر باوەڕ ناکەم لە عالەم خۆشترە شتە ناوخۆیەکان فەرقی هەیە یعنی ئەگە بێت و پەری بێ بسەنێ باوەڕ بێ چۆن بڵێ هەنگوینی شاخ لەگەڵ هەنگوینی کە فەرقیە شتی کوردستانی خۆمان ئاوایە لە چاویژی وڵاتانی درا ئەم بەرزبوونەوەی دۆلار و دابەزینی دینارە دەویست تاسیری کردووە لەسەر بەرهەمە ناوخۆیەکە بە حەقەت ئەوەی بە دۆلار بکڕێت تەسیرەکە بەس ئەوەی بە تمەن بکڕێیان بە پارەی تورکی بکڕێ بە لیرە بەس تورکیا ئەو ڕسقانەکەی هەمێ ئەچێتەوە بە دۆلار بەس ئەو شتانی کە لە ئێرانەوەیەت بە زۆری لە ئێرانەوەیە ئەوە بە تمەنە فەرقێکی وای نەکردووە تەقریبا شتێکی وای فەرق نەکردووە هەروەک خۆی وایە بەس ئەوانی هەر شتێک کە بە دۆلار بکڕێ بەڵێ فەرقی کردووە ئەی بەرهەمە ناوخۆیەکان کە ئێوە خەڵک بۆتان بێنێ فەلاحەکان بۆتان بێن ئەوانیش نرخیان بەرز کردوتەوە
والله فلاحەکە نەوەڵا با یەکشتی حقیقەتی ئالۆ میوەی و سەوزە و هەموو شتەکانی ئالۆ بە شێوەیەکە ئەگەر ئەو ڕستقە زۆر بێ خۆی لە خۆی ئاشکی ئەگەر کەم بێ بەرزە بێتەوە ئیشی ئالۆ ئاوایە بە زۆر و کەمیە بە تاکید دەگەر هەبێ ناوخۆی بەس هەیە بەڕای تۆ بەرهەمی ناوخۆیی ئەتوانێت بەشی هەموو پێداویستەکانی هەرێمی کوردستان بکە بەشی خەڵک نه لەبەرەوە یەک دوا فەلاح هەیە ئەوە ئیش بکە نیت لەبەرەوە بەرهەمی ناوخۆی لە بڕیانیم قەت بەشیش ناوخۆ بکە وەکو نرخ وەکو کوالیتی بەرهەمی ناوخۆیت بەدڵە ئای بەدڵ نای بۆ ئەمن کە لە پێشا پێم کەڵم بەرهەمی ناوخۆیم پێ باشترە لەبەر چیە لەبەر نەوعێتە هەریزەکە وڵاتانە زۆری نییە و مەوادی کیمیاویشتی بۆ بەکاردایە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی دینارە تا چەند کاریگەری هەبوو لەسەر نرخەکانیەوە نرخی کەلوبەلەکانی تۆ کەیفرۆن بە تاکید ئێمەش وەکو هەمووی کە جوملەکە لەسەر ئێمە گران بێ ئێمەژە بێت تاکەکە گران دەسەڵاتیەوە نیە بێ دەسەڵاتی من نیە من شتێ بە $10 کڕیمە بای 12.5 بۆ ئێستا بای 14.5 بێ بێن بە 15 جارانە ما بە 13 هیچی کوردی نییە هیچی کوردی هەر نۆکیە دەرچێت باشە بەڵام ئێستا بۆ نمونە من لە مانچخەی ڕانێ بینیومە گوڵە بە ڕۆژێکی زۆر لەوێ بەرهەمهێنرێ گوڵە بە ڕۆژە ئەو گڵۆژەی لە مەتیقەی ڕانێ بەرهەمێنرە یەکەم کەمە بەشی ناوخۆ ناکە دووەمیش ئەو گوڵە بە ڕۆژەی ئەوێ ورتە وەکو گڵۆژەی ئێستا گڵۆژەی سینی هەیە دەنگی زۆر گەورەترە دەنگی گەورەترە و جوانتریشە ئەو بەرهەمەی یان لە هەرێمی کوردستانە گوڵە بە ڕۆژە بەشی بەرهەمی ناوخۆ ناکە بەشی بەرهەمی ناوخۆ ناکە و دوای ئەوەش ئەو گوڵە بە ڕۆژەیە وەکو سینیەکە نیە خەڵک زیاتر خواسی لەسەر سینیەکەی سینیەکەی پێ باش ئەیوەکو نرخی بەرهەمە ناوخۆیەکان بەگشتی بەراورد بەو بەرهەمانی کاوردەکەن چۆن لە گوڵە بە ڕۆژە سینیەکە ئارزانترەکەی سینیەکە لە ئێرە ئادرێ بە 2800 بەڵام ئەگە کوردیەکە بنێوی بە 3,500 تا 4,000 مەبلیم جۆرەکانی تر بۆ منە فستەقە کوولەکەی ئەوانی ترکەیە نیمانە کوردیمانێ هیچی کوردی بەس نۆکمانێ بەڵام جگەلەوە ینی من لە دەشتەکانی هەریم کوردستان بینیومە علی باباش لە هەریم کوردستانە هەیە علی بابا هەیە ئەوش کەمە ینی شتێوانە علی بابا سای هندی هەیە سینی هەیە ئەمانە زیاتر لە ئێرە ئەوانە سەرفەوێ وەکو کوالیتی بەگشتی و بەرهەمانی کە لە هەرێمی کوردستانان تۆ خۆت وەکو کڕیارێت ئێستاەوە خاوەنی دوکانی بە زۆ کڕینی سەوزە و میهۆ و بەرهەمە ناوخۆیەکان وەکو کوالیتی لە چ ئاستەکات من لە بابەتی خۆمانە تەناب لە باوەتی خۆمان شارەزایم هەیە توانم ئێستا گوێزمان هەیە کوردی گوێز چاکە ینی لە ئەمریکی و لە سینی و لە ئوسترالیا ئەمانە هەموویەتە ئێرۆ لەوانە باشترە بۆ باشی لەوانە باشترە بەڵام نرخی زۆر گرانە گرانە گوێزی کوردی زۆر جوان بێچێتە 8,000 و 9,000 بەڵام گوێزی ئەوانەی کە لە دەرەوە هاورداکرێن ئەو پەڕی جوانەکەی چێتە 5,000 ئێستا بۆ نمونە جەنابەت بچی لە بازار تەماتە بکڕی تەماتەی کوردی بەرهەمی ناوخۆیە بۆ تەماتەی وڵاتانی تریشەیە کامیان پێپەسەندترە بکڕی خۆی تەماتە کوردیەکە باشترە بۆ باشی باشترە و تامیشی خۆشترە بەڵام ئەوەی لای ئێمە هەڵ ناگیرە نامێنێتەوانێ تورکیەکە ئەمێنێتەوە لە بەڕادا هەڵەگیرێت دوای ئەوە هاوردا کردستانش بەڵام زستانە تەماتی کوردی لێرە نییە تەماتی کوردیانێ و بابەتانە بەس دە مەوسمی خۆیان هەیە مەوسمی خۆی تێپەڕی نییە لێرە نرخی دۆلار کە بەرز بووی و دینار دابەزی بەگشتی کاریگەری هەبوو لەسەر بەرهەمەکانیەوەش باڵێ ئەرۆلا زۆرش لە سا سی لە بۆ لە سا 25 بۆ 30 گران بوو هەموو شتێ ئارەوە بەرهەمی ناوخۆیی لەگەڵ بەرهەمی و بەرهەمانی کە هاوردەی هەرێمی کوردستانەکرێت لە سەوزە و میوە لە چیا جیاوازیان بەرهەمی ناوخۆی خۆمان ڕاستە گرانە بەڵام ئەوەی دەری شۆکەیەت سعرەکەیەوە گرانە بەکەڵکیەوە نایەت زۆر بیکڕیت و بیفرۆشی لە بازارە ئێستا ئاوا نرخەکەی بەرز بووتەوە خودت پێشتری شەروان پێشتریش هەر نرخەکان ئاوا بەرز بوون بەسیتر بە بۆنەی گەڵا بەرز بوونەوە ئەویان جیایەوەیان ڕاستە بەرز بوو بەڵام کاریگەری زۆرە بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری بەڵێ زۆر بوو بۆ چاران لە تەکڕی 400 دینار 350 دیناری ساڵێ بە 750 دینار 750 دینار 650 دینار ئیتر لێت یانوای لێ دووسێ لالایە بەڵام تی جوانەکان بە 750 دینار لە ڕووی کوالیتیەوە کوالیتی بەرهەمەکانی ناوخۆوانی کە لە هەرێمی کوردستان جوتیاری کورد بەرەمێنێت چۆنە ئایا گونجاوە شتێکی پەسەندە شتی خۆمان گونجاوە شتی خۆمان زۆر جوانە خەڵک زیاتر لێ پرسێتەوە بەڵام شتی دەرەوەیەت کابرا شتەکەی دەرەوەی
هەرزانترە تۆ ئەڵێ پرتەقال بۆ نمونە ئەڵێ کیلۆ بە 1500 پرتەقاڵی دەرەوەی ئێرانە ئەڵێ بە کیلۆ بە 1000 کابرا 1000ەکە بەرهەمی ناوخۆی گرانترە بەرهەمی ناوخۆی ڕاستە گرانترە بەڵام بەرهەمی ناوخۆی جایترە کوردیە تامی خۆشە جیاوازە بەڵام کە تۆ لەوێ 500 دیناری فەرقە کابرا لەو 500 پێ نەبێ 1000ەکە بە باشە کەواتە ئەم شێوازە لە بازارکردنە تاسیری هەبووە لەسەر فرۆشیەوە ئەم بەرزبوونەوەی نرخ و دابەزینی نرخ و بەرهەمی ناوخۆ بەرهەمی دەرەوە بەرەمی ناوخۆ ڕگو خۆی وایە باوەڕ ناکەم سەرێکی دوا زۆر چوو بێتە سەری بەڵام بەرەمی دەرەکی بەرز بۆتەوە ئەو بەرهەمە ناوخۆیانە ئەوەندە هەن کە بەشی پێداویستی ناوخۆ بکە خۆی ئەوەندە نین بەڵام لە دەرەوە شتی ترێنن لەگەڵ ئەوە بە تێکەڵی بەشەکەات بۆ نمونە لە حاڵەتێکە وەزارەتی کوشتتوکاڵ قەدەغی بکە کە بەرهەمی دەرەوە بێت پێ وایە جوتیارەکانی هەرێمی کوردستان بتوان پێداویستی ناوخۆ دابینکەم بە تەواوی ئەگەر یارمەتیان بات حکوومەت پشتگیریان بکات بەڵێ بە تایبەتی کەرتی کوشتتوکاڵ ئەگەر یارمەتی بات و بتوانێت شتی باش موادی باتێ بەشەکات بەرهەمی ناوخۆیی ئەگەر بێت و ئەم مواد و کیماویشتەکەی تێ نەکەن زۆر شتێکی چاکە ئەو جەوی کوردستان بۆ ئێمە گونجاوە هەموو بەرمومەکەی خۆشە بە لەزەتە بەڵام ئەوەی سەقەنە سەریەوە ڕسقێکە لە خالی جوەیە جوانترین نەوعە جوانترین ڕەنی هەیە بەچی تامیکی نییە بەس شکلی دەرەوەی هیچ تامێکی نییە ئێستا من پرسییم لە چەند شوێنێک لە دوکانەکان پێش و دەڵێن بەرهەمی ناوخۆی وایە کوالەتی چاکە و بەتامتر و چاکترە بەڵام نرخەکەی کەمێک بەرزترە لە بەرهەمەکانی دەرەوە ئەیتەب ئەن بەرزترە لەبەرەوە بە لە خالی جەوەیەت کرێ زۆرە چێتە سەر گومرگیە چێتە سەر مەسرەفاتی ترێ چێتە سەر هەمووی بەست بەرهەمە ناوخۆیەکەیە ئەو بۆ نمونە وتیان ئەگەر لالەنگی ئەگەر لە دەرەوە بهێنرێت کیلۆیەک بە 1000 بێ ئی ناوخۆی 1500 باشە ئەم کەمێک بەرهەمی ناوخۆی کەمێک نرخی بەرزترە تۆکو هاوڵاتیەک ئەو جیاوازێ ئەو لەزەت و تامەی لە بەرهەمی ناوخۆیە ئەو نیەتی ئێستا بۆ تەجربە کیلۆی لالەنگی بە 600 دینارە لە ئێرانەوەیەت ئەوەتانی هەشمانە کیلۆی بە 1000 ڕەبێکە عێراقیە هی ناوخۆیە بەڵام یەک دانی لەوە تامی کیلۆی لەوە باشە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی دینارە تەمەەن کاریگەری کردۆ سەر نرخی هەموو کەلوپەلەکان تۆ لە ماین چۆن ئەیبینی چی بەسەردیە هاوڵاتیان ئەم شێواز نرخە توان تەحمل وڵی ئەوە هەمووی لەسەر شانی هاوڕاتیانەکەی بەڵام نەوە ئێشت هەیە لە تورکیاوەیە لە سووریاوەیە بە دۆلاریەت کە بە دۆلارها ئەوش گرانەکەوێت بەڵام بەرهەمە ناوخۆیەکەەوە ئەوەی لە ئێرانەوەی بە تمەنەکەی نەگوەڕاوە هەروکو یەک وایە پێت وایە جوتیاری کورد بتوان بەرهەمی ناوخۆی بەشی بەرهەمی ناوخۆی هەموو دابین بکە وڵە بەعام جوتیاری کورد دایمە زەرەڕەومەنە لەبەرەوە کە وەختی ڕسەکەی پێگا پارە ناکە وەختە پارە ناکە ئێستا بۆ تەجربە ئەلعانان کیلۆی خێر بە 750 دینارە لە ئێرانەوەیەت ئەو پێگا بە 100 دینارە 100 دینار با بە کرێکار بە حەقی جووتە بە حەقی تۆ چی لێ بکە 100 دینار چی لێ بکە بڕوان پێگە کیلۆی بە 100 دینار بۆی ناڕنن دەری نایێنێ هەر بە 100 دینار هەیە بێتە بەرەمش بۆی ناڕنن هەل چارەسەر بەڕای تۆ بە چیەکە لەبێ حکومت داینە لەو وەختا کە خێغاری خۆمان پێگا ڕسقی خۆمان پێگا نێڵێ لە وڵاتان شتمان بۆ بێ کە نەیەشت شتەکەی خۆمان کیفایەتی کوردستان شەکە و پارەشەکە زۆرێک لەو کەسانی کە قسەمان لەگەڵ کردوون باسی بەرهەمی ناوخۆیەکەن لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی تامەوە بەرهەمی ناوخۆی تامی زیاترە بەڵام یەکێک لەو کێشانەی کە هەتا ئێستا هەیە و جوتیاری کوردی بەداخەوە کە نەیتوانیوە ئەو کێشەی هەلکا مەسەلەی پێچانەوە و ڕووکاری دەرەوەی بەرهەمەکانە ئەگەر دیقەت بدەین با بڵین هەر یەکەمان کە چوونێتە بازار تەماتەمان کڕیوە ئەو تەماتەیە کە بەرهەمی وڵاتێکی ترە ئێرانیان تورکیان هەر وڵاتێکی ترە ڕووکاری دەرەوەی زۆر جوانە بەڵام کە دەیبینەوە تامی دەکەین تامەکەی وەکو پێویست نیە جوتیاری خۆمان لەگەڵەوەی کە تام و کوالێتی بەرهەمەکەی باشە بەڵام ڕووکاری دەرەوەی نەیتوانێت وەکو پێویست یاخود مەسلەی پێچانەوەکەی وەکو پێویست بپێچێتەوە تاوەکو سەرنجی کڕیار بۆ خۆی ڕابکێشێت و بەرهەمەکەی بە باشی ساغ بێتەوە ئێمە بەردەوامە بین بەڵام بچێنێ لای ناوبڕێک و گەڕێنەوە لات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێ من دەمەوێت ئەمڕۆ لەگەڵ بازاری سەوزە و میوەی سلێمانی و ئەو شوێنانەی کە
بەرهەمەکان ساغ دەکەنەوە قسە بکەم بزانم جیاوازی بەرهەمی ناوخۆی لەگەڵ بەرهەمەکانی وڵاتانی ترکە هاوردە هەرێمی کوردستانەکرێت لە چیدایە نرخی بەرهەمی ناوخۆی بە بەراورد بە نرخەکانی تر ئەو بەرهەمانی کە وڵاتانی دیکەیە چۆنە ئایا بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی دینار کاریگەری چۆن هەبووە لەسەر ئەو بەرهەمانە لە ڕووی تام و کوالێتیەوە کوالێتی بەرهەمی ناوخۆیت پێ باشترە یاخود هاوردەکراوە طبعا بەرهەمی ناوخۆ بەتەکی دەگەر هەبێ ناوخۆی ئەو لە زەت و تامی لە بەرهەمی ناوخۆیە ئەو نیت وڵی خۆمان باشە بەسی کە خۆمان کاتی دەرەشیە پارە ناکە ئەگەر بەرهەمیان زۆر بێت ئێرانیش ناتوانێت ڕزق بێتە ناو کوردستانی خۆمان وڵاتی ئێمە وەکو چۆن لەی بێ ساحێب یعنی هیچ سەرپەرشتیارێکی نییە بۆ یەک وڵات قبولی نێچوورێشتی ئەمە وەرگێ وەرە بچۆرە حدودە و کیسە بەداتەوە پێ بخۆش و کیسەکە شاگری جەناب چی و چی بەرهەمەکان چیەکەی فرۆشی بە سێومان بۆیت بەڵێ باشە ئال بەرهەمی سێو لە وڵاتی خۆمانە هیچ بەرهەمێن ینی کەسێکەکەی بەرهەمی بێ ناوەڵا بە هەمی ئێرانە برایە ناوڵایش خۆمانی باشە کوالێتی ئەو بەرهەمانی کە هاوردەیەکەن چۆنە چۆن یانی بێتە بۆ ئێرە نەنا بۆ نمونە ئێستا بەرهەمێک ناوخۆیی بێ لەگەڵ بەرهەمێک کە لە هاوردە بکرێت جیاوازیان هەیە لە ڕووی کوالێتی بەڵە جیاوازیە ئەویان باشترە ئەو ئێرانەکە باشترە باڵێ بەرێنەکە باشترە ئەی لە ڕووی نرخەوە نرخۆ ئەو خۆمان هیچ پارە ناکە ئێرانەکە پارەکات باشە لە هەندێک لە با بڵین خاوەن شوێنەکانی کەم پرسی باسییان کرد زۆر جار بەرهەمە هاوردەکان ڕەنگە لە ڕووی تامەوە شکلی دەرەوەی جوانە بەس تامەکەی ڕەنگە تامەکەی زۆر خۆش لە کارەکەی چیە وڵایەت لە ئێرانەوە دروستەکەی ئەو ڕستقاوی دەرمانی وادەنی ناوی تێکەچی بنە مەشروتیۆنە دەرمانی تێکە ناوی تێکەچێت تامی خۆش نییە ئەمە تاسیری نابێت لەسەر فرۆشیەوە کە بۆ نمونە شتێک ئاوا بێت نانە هیچ کێشێکی نی نانە هیچ کێشێکی نی باشە بەگشتی بابڵێن تۆ باس سێوت کەس بەس بەگشتی لە ئەو بەرهەمانی کە جوتیارەکانی خۆمان بەرهەمێنن پێت وایە بتوان بەشی بەرهەمی ناوخۆیی ئەنی بەشی ناوخۆ دابین بکەن هاوردە نەکرێت لە وڵاتان ئەگەر جوتیارەکە خۆمان ئازا بێت بتوانن بیکە نەتوانن ئەتوانن شرقێرانی نیێت بەس جوتارەکانی خۆمان شتی وا ناکەن شتێکی بەسیت کەمەکەن و ئێرانەکە زاڵە بە بەسەریانە ێرانەکەش زیاترێنی پێت وایە بەرهەمیان کەمە بۆیە ڕێگە بەدەرەوە بەڵێ کەمە هیچ بەرەمێکی وایە نییە بەس هاوینانە بە شووتیە و کاڵەگە ئەو شتانێک کەماتی وایە ئەگەر بەرهەمیان زۆر بێت ئێرانیش ناتوانێت ڕزق بێتە ناو کوردستانی خۆمانەوە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی دینارە تاسیری بۆ لەسەر نرخەکان بەڵێ زۆر چوەتە سەر سە بۆ نمەنە تمان پێشتر بە 300 بووە سەبوو بە 200 حوسە ئەنانی ئەو ڕسقا بۆ نمەنە تایرە 600 ناکەوتە بێ 90 ناچۆتە سەری برا بۆ نمونە لە کیلۆیەک سێ و چەندێک چۆتە سەر نایە بە کیلۆکەی بنو مناڵە کیلوی بە 600 نارە پێشتر سەبوو بە 700 دینار 100 دینار 90 ناچێت سەریان وڵا فەرقی زۆرە بۆ نمە لە سقی تورکیا زیاتر سەری لەبەری بەگەڵایە ئێمە بەتمەنی شەکەن لەگەڵ ئێرانە بەس بەگەڵا بۆ تورکیا لەگەڵاو شت قساکری وڵی خۆمان باشە بەسی کە خۆمان کاتی دەرەشیە پارە ناکە خۆمان باشترە تەمان بەس ئەم کاتانەی خۆمان چێش نییە پرتەقاڵی ئێرانە و شووتیە ئێرانە لە ڕووی نرخەوە لە ڕووی نرخەوە نرخی بەرهەمە ناوخۆیەکان بەرزترە یاخود بەرهەمی هاوردەکراوە وڵی هی خۆمان مەزانم بەرزنی کاتی دەرەچێ بەرزنی وانە کاتی دەرەچێ پارە ناکە درەنگ بەرهەمەکە دێتە بەردەستی خەڵک ئەو کاتانی زستانانی شتی خۆمان کوی شمامانیە هیچ شمامانیە هەموو ئێرانیانەی شوایسا ئەم دۆلار ڕشتە هەمی سەری گرانکەوە بقەنەعەت وایە فەلاحی کوردی معنی بتوانێت بەشی خەڵک هەمووی بەشی هەرێمی کوردستان بەرهەم بهێنن وڵی زۆر زەحمەتە لەم کاتەیە هیچ بە پاراگیری خەک لە لادێ کاکێمەوە هەمووی یاڕاکە بۆ شار و مەسەرەن ئەبێ حکومەت یارمەتیشێکی ئەمەدا دکوە ئەو شتانە زۆر کەمە دامیان ناکا بۆی بەرهەمەکە یعنی تقریبا کەمە باشە بەڵام ئەو دامە نیەوە مەسەرەن خەڵک دوانێ دەوڵە کاکە یارمەتی فەلا بدات توانێت شتێ بکە خۆهاینان فەلاشتی باشێ تەماتە ئەم شتانە ئەم ساڵ هاوی نبینی زۆر جار فەلاحەکان گلەیەکەن ئەڵێن بەرهەمەکانمان بۆ ساغ نابێتەوە بۆچی لە هاوینا بەرهەم هەیە بەڵام لە وەرزەکانی ترا فەلاحی خۆمان ناتوانێت ئەو شتانە بەرهەم کە هاوینان هەموو شتێ بەیەکۆ پێکات هەمووی دالیەک پێکات و زۆرە بێت ئەوانە ئێستا ئەم ساڵ شوتی پاری پێنجۆن باشی تەماتیان پارێ باشی کرد یعنی ئەم ساڵ فەلاح پێنجۆن ئیسپادی باشی کرد
تەماتیان خیارن باجامشی گەن پاری بەشی کرد. بەرهەمی ناوخۆیی نەکەنار هەر بەگشتی هەموو بەرهەمە ناوخۆیەکان لە چ ئاستەکان بە بەراورد بە بەرهەمەکانی کە لە وڵاتانی ترەوە هاوردەی وڵاتی خۆمانە. یعنی وەک چۆن بڵێن بۆ نمونە فرۆشی با بڵین تەماتە ئەگەر تەماتەیەک کوردی بێت لەگەڵ تەماتەیە کە لە ئێرانەوە یاخود لە تورکیاوە هاوردە بکرێت جیاوازیان چیە لە فرۆشتەوە کامیان زووتر ساغە بنەوە. خۆی هین خۆمان زووتە ساغ بێتەوە لەبەرەوەی خۆماڵی فەرقیە لەگەڵ دەرەوە هەمووی دەرمان و شتی وایە بەکاری دێنە ئەوان خۆماڵەکە باشتر خۆماڵیەکە باشترە و تالێبی زیاترە لەوەی دەرەوە. لە ڕووی نرخەوە نرخی ناوخۆی بەرسرەیە بەرهەمە ئاوردەکان. وەڵا هەری خۆمان دایم هەر لە خوار بووە چکۆین دەرەوە نایە لەین خۆمان نرخەکەی کەمترە ئێوەی خۆمان نرخەکەی کەمترە بۆچی هۆکارچی ئێوەی دەرەوە دێ گومرەکە چێتەری و کرێسیارە و زیاترە چێتە سەری لەوەی هین ناو خۆمان فەرقی هەیە. من لەگەڵ بۆ نمونە کەسێک قسەم کرد لە دوکانەکانی پێشتر باسی لالەی بۆ کردین لالەنگی کەوا وتی لالەنگە با بڵێنەوە بەرهەمانی کە عێراقین ئەگەر ناوخۆی بە 1500 بێ هاوردەکە بە 1000 لەبەرەوەی ئەو لە وڵاتێکەوە دێ بۆ نمونە لە ئێرانەوە بەتمەنە ئەو کاتە نرخەکەی کەمترە ینی لە بەرهەمێکەوە بۆ شتێکی درفەرقی هەیە. بڵێ ئیستا ئەو پارێش زۆر دەورە بینێ ئستان بە ڕێزانانی دانیشتوون لە ئێمە کە ناتوان ڕسق بێنین چۆن بێنین زەریری تیاگەن لەگەڵ ئارە وەڵا ئەوەی مەسەلەکە ئەم پارەی ئەوەی ڕسق بەرزەکاتەوە دایەگرێ ئەم پارەی ئاوایی لەم شتە کردو. قەناعەتی جەنابەت ئەگەر حکوومەت ڕێگری لە بەرهەمی وڵاتانی دیکە بکات جوتیاری کورد ئەتوانێت بەشی بەرهەمە بەشی خەڵک لە هەرێمی کوردستان دابین کا و تر هاوردەی وڵاتانی تر نەکەین. ئەگەر ئەو شتانە خۆمان بەعام هەموو شتێکمان نییە هەموو کاتێ ئەمە بەس لە کاتی شووتی تەماتە و خەیار و ئەوانە ئەتوانن بەشی ناوخۆکە بە زیایشەوە. زۆر جوتیارەکان گلەیلەوە کە نەڵێن بۆچی حکوومەت ڕێگری لە بەرهەمی وڵاتانی دیکە ناکە. بەس ئایا جوتیاری کورد دەتوانی هەموو ئەو بەرهەمانی ئێستا لە بازاڕە هەیە بەشی ناوخۆ دابین بکە؟ برا جوانەکەم ئەوە ئەگەر ئەوە کاتێک حکوومەت خۆی یارمەتی بە هەموو شتێکە بێ ئەو کاتانە ئەگەر ڕێگیرین بکە کە ناو خۆ نەبێ ناتوانین مەجبورە لە دەرەوە بۆمان بێ. ئەگەر ناو خۆی مە بە شووتی مەسەلەن خەیار و تەماتۆ شتانە شتێکە زیاترمان نییە مەجبوری لە دەرەوە بێ. لە هاوینە زیاتر ئەو بەرهەمان تەمان فەرقی لە هاوینە ئەو شتانەمانەیە و پێویستیمان بە دەرەوە نییە. خۆماڵی بەس کەلەرمانەکە قڕنابیتە کەلەرم و قڕنابی بەڵێ کەلەرمە کوالێتی چۆنە؟ کەلەرمە کوالێتێکی زۆر باشە خۆمانەیە و بۆ خواسواز بۆخوا فەلاحی خۆمان مەزبوطە شتەکانمان باشن بەڵێ. لە ڕووی ساغبوونەوە ئایا ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆیی ئەگەر تەجروبەتان کردبێ لەگەڵ بەرهەمی هاوردەکراو فەرقیان هەیە؟ وڵای قورسە قورسە ئەگەر بڵین بازار ئەفرۆشێ دۆکو فرۆشتن بەڵام ینی بازارێکی وان نەخولقا بۆ خۆمان کە بۆ جنوب بارکرێت بۆ ئەم لاولا بارکرێت شوێ ئێرانی داخڵە بێت شتی تر داخڵە بێت بازار لە شتی ناخۆ تێکێن بەعام ئەوەندە هاوردە ئەکرێت تاسیرەکە لەسەرەوەی کە بەرهەمی ناوخۆ ساغ نەبێتەوە باز بێگومان بێگومان بەتەشی دووە باشە وەکو کوالێتی بەرهەمی ناوخۆیی باشترە لە ڕووی تام و لەزەت و ئەوا بڵین شکڵەکەیەوە بە بەرادوانیتر طبعا شتی ناوخۆ بەتەشی تام و لەزەتی زۆر جیاوازتر لە شتی دەرەشی بەڵام مەسە شتی ناوخۆش بەداخەوە بۆهۆی دەرمانەوە ئێستا دەرمان زۆرێن لەم لاولاوە دەرمانەکەش بە شێویشی ناڕێگە درێ بەم بەرهەمانە وی کوالەتەکەی تقریبان تێجاوکو ساڵان نەماشتی ناخۆش ئێستا بەڵام هەر بە پێی پێویستماوە. لە ڕووی نرخەوە نرخی کامیان بەرزترە؟ وڵی شتی ناوخۆ ئێستا بۆ نمونە لەم کاتە پرتەقاڵ و لالەنجی عێراقی هەیە سعری بەرزترە بە 1000 پرتەقاڵی ئێرانی بە 500 دینارە لە ڕووی تامیشۆ زۆری فەرقە. ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزێنی دینارە کاریگەری هەبووە لەسەر بەرهەمەکە؟ بەتەشیت کاریگەریە سە خەڵەگەڵێ ئەمە باشەوە لە ئێرانی کڕن بەتمەنە فەرقی چیە لەگەڵەوەی بە دۆلار و خۆتۆ بە دۆلار ناکە بەڵام تۆ ئێستا هەموو مەعاملەیەکی ئێرە دینارەکە بیکێ بە دۆلار ئەنجا دۆلارەکەی کێ بەتمەن بۆیە هەر فەرقەکات توان شتێکی پێ بکڕێ چکە ئێستا دینار بە دۆلار نییە لە بازارە حواڵەی دینار بەتمەن نییە دینارەکە کرێ بە دۆلار ئەنجا بە دۆلارەکە تمەنەکڕیت ئاوە باشە بە قەناعەتی تۆ فەلاحی کورد جوتیاری کوردی ئەتوانێت بەشی ناوخۆ بەرهەم دابین بکە؟ ئەگەر هاوکاری کرێن بەتەشی دەتوان. لە ڕووی تام و کوالێتیەوە کوالێتی بەرهەمی ناوخۆیت پێ باشترە یاخود هاوردەکراوە؟ طبعا بەرهەمی ناوخۆ
بەتەکی دەگەر هەبێ ناوخۆی ئەو لە زەت و تامی لە بەرهەمی ناوخۆیە ئەو نیت وڵی خۆمان باشە بەسی کە خۆمان کاتی دەرەشیە پارە ناکە ئەگەر بەرهەمیان زۆر بێت ئێرانیش ناتوانێت ڕزق بێتە ناو کوردستانی خۆمان وڵاتی ئێمە وەکو چۆن لەی بێ ساحێب یعنی هیچ سەرپەرشتیارێکی نییە بۆ یەک وڵات قبولی نێچوورێشتی ئەمە وەرگێ وەرە بچۆرە حدودە و کیسە پەتاتەوە پێ بخۆش و کیسەکە شاگری لای ئەوان زستان نا ئێستا ئێران باکوور و باشووری هەیە باکوور منتیقەی سەلماس و ئەوانە ساردە ئەچی بۆ جنوب ئێستا لە جنوبە لە جرفت بە کراسێکی نیوقۆڵەوە یعنی جەوەکەی جەوێکی هاوینەی ئێمە هەیە ئێستا ئەم شووتیانە هێناوتانە بەرهەمی وڵاتی کوێ ئێرانە بەڵێ پەتاتە ئێرانە شووتی ئێرانە پرتەقاڵ ئێرانە هەموو شتێک ئێرانە هیچ بەرهەمێکی خۆمان کەم بەرهەمی خۆمان زۆر کەمە هۆکار چیە بەرهەمی ناوخۆی کەم وڵاتێکین کە لە ڕووی کشتتوکاڵەوە زۆر گونجاوە بەس بۆچی بەرهەمی ناوخۆی کەمە ئێستا بەرهەمی ناوخۆی پرتەقاڵ باسەکەین منتیقەی دیالە و باعقوبە و ئەمانە ئێستا وەزعی ئەمنی زۆر باش نییە فەلاحەکان وەکو جاران خزمەتی باخەکان ناکەن باخەکانیان هەندێکیان لە دەست دەرچووە سوتاوە یعنی ئەو بەرهەمەی نییە کە ساڵانی پێشووتر بەشی هەموو عێراقی کرد ئێستا ساڵانی پێشوو ئێمە ئەچوین لەوێ باخمانەگر بە ئیجارە باخەکان ماشەڵا زۆر بوون بەس ئێستا هەمووی سوتاوە بۆی شەڕی ناوخۆ و ئەم شەڕانەی کە تێبوو ئەم میلیشیانە هەمویان سووتان و بەرهەمەکان کەمی کردووە لە ڕووی تام و کوالێتیەوە کوالێتی بەرهەمی ناوخۆیت پێ باشترە یاخود هاوردەکراوە تەبعەن بەرهەمی ناوخۆ ناوخۆ باشترە چونکە ئەمانە هەر هەمووی زیاد لە حەد کیمایی ئەدەنێ ئەو فۆسفاتی ئەدەنێ یعنی حتا لە ڕووی تەندروستی شەوانی من نەتوانم بڵێم زۆر باش نەبێ ئەگەر بە شێوازێکی ڕێژەیی نەیدێنێ لەوانەیە باش نەبێ بەڵام شکلی دەرەوەیان جوان شکلی دەرەوەیان جوانە ئاخر ئێستا هەندێک دەرمان هەیە ئەیدەنێ مەسەرەن ئێستا خیاری خۆمان هەیە خیاری بیت دەرمانێکی دەنێ ڕنگ ڕەش دەکا ڕەنگەکەی سەوزەکە دەرمانێکی دەنێ ڕێکە بێ دەرمانێک ینی هەموو شتەکان بە دەرمانە لە ڕووی نرخەوە نرخی بەرهەمی ناوخۆی بەرزترە یاخود بەوانی کە لە دەرەوە ئەهێن ناوخۆی بەرزترە هۆکار چیە؟ هۆکارەکەی چییە لێرە خەرج و مەسرەف گرانە ئەو فەلاحە ئەو قودرەتە و توانایی نییە خۆی پارەکە و خەرجەکە بکە پارەکە لە سەرمایەدارێک وەرەگرێ مەسەرەن ئەوانەی کە بەی دەکەن ئەوانەی کە بەیتیان هەیە لە بازیان و لەم شوێنانە پارەکان لە خاوەن ئەلوە وەرەگرن لە کەسێکی سەرمایەدار وەرەگرن پارەکان هی خۆیان نییە تا خۆیان سەرفیکەن باشە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزێنی دینار کاریگەری لەسەر نرخەکان هەبوو ئەی چۆن ئێستا جاران ئێمە دینار ئەمان گۆڕیەوە دینار بەرامبەر بە تومەن 3300 بوو تقریبان لەوێ جێگیر بوو لە 300 جێگیر بوو بەڵام ئێستا بە 2600 ئەو سێمانەیە و بیازمانێ دەڵانە شتانەمانێ بەدادەمانەیە چەندێکی ناوخۆی ئەمان هیچی ناخۆنێ غیری کەلەر مقەرنابێت نەبێت ناخۆن هیچمان ناڵە هۆکار چیە بەرهەمی ناوخۆی ساغ نابێت ئێستا وەختی نەما بەردەمی ناوەی شتێکی نەماوە ناخێت ئەی بۆ لە وڵاتانی تر بۆ نمونەم بەرهەمانە هەن بۆ لە وڵاتی خۆمانەکە دەڵێن وڵاتێکی خۆیمە 4 فەسڵەنی ئەوان 4 فەسڵەن ئێستا بڕۆ ئێران هەموو شتێکی هەیە حتا شووتی هەتا کاڵەکی هەیە وەزێمە نیمانە ئەو شتانەمان نیە ئێستا بەگشتی بەرهەمی ناوخۆی خۆت کە لە ناوی شەکەی جیاوازی چیە لەگەڵ بەرهەمەکانی هاوردەکراوە ئێستا ئەو بەرهەمەی کە لە دەرەوە هەیە لێرە نییە جیاوازێکە بەس ئەوە هەیە لەنا بەرهەمی خۆمان زۆر خۆشتر و بەتامتریشە لە بەرهەمی دەرەوە خۆمان خۆشترە طبعا هەموو شتێکی خۆمان خۆشترە ئەی لە ڕووی ساغبوونەوە ئایا بەرهەمی ناوخۆی باسایی ساغە بێتەوە بەڵێ هیچ کێشێکی نییە نا بە پێ ڕۆژ ساغە بێتەوە فەلاحی خۆمان نەتوانێت بەشی پێداویستی ناوخۆ لەو بەرهەمانە دابین فەلاح تا فەلاح کەوتە فەلاحمانەیە مەسە لە پێنجەم ماشەڵا ئەو بەڕی واریداتیە هەشێ چونکە ممارەسەی لە ئیشەکەیە بۆ زۆر خۆی هەڵواسەوە فەلاحەتەکەیە تێگەی لەمە فەلاحیشمانێ ماشەڵا ساڵانە بە هەزاران تەن ڕزقی هەر لە پێنجێنە کەوتۆ سەر جۆری فەلاحەکە طبعا کەوتۆ تا چەند هاوکاری فەلاحەکانەکە نازانم حکومەت هاوکاریەکە ئەوان نازانم تعاملتان لەگەڵ فەلاحەکانە ئێمە بەس ئەمولەکەی لە بەقاڵە سەنین
فەلاح مولە نایە بەس کلەی سیارەکەدا لەگەڵ کلی داگرتن شتەکە باشە بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزێنی دینار پەیوەندی بەمەوە نیە دۆلار هیچ شتێ پەیوەندی بەمەوە نیە بەس فەرقەکە زۆرجار لە مەعامەلە بەس بگرە شت هەرزانتر بووە تاوەکو بەرزتر بێتەوە لێ تر بووە لە چ ڕوویەکەەوە ئێوەتە تەماتە بە 250 نار بە 300 نارە لە ئەلوێ سلێمانێ بەدادە عینە شت بە 200 نا بە 250 نارە ئەوە سێەوە بە 400 بە 500 نا تا 600 دینارە شتەکان زۆرن الحەمدولله شت زۆرە شت زۆر گران نەبوو بەنسبە لەو شانەوە براگەورەکەم ئێرانی دێت تورکی دێ سووریش کەمکەمە دێت بەڵێ چیتانەیەوە ئێمە بەنسبەت دوکانەی خۆمانوان ناو حلوە ناو دوکانەی خۆمان سێومان هەیە تەماتی تورکیمان هەیە پیازی ناوخۆشمان هەیە بەرهەمی ناوخۆیی لە چه ئاستێکە لە باسانی ساغە بێتەوە پارەکات شتی ناوخۆی خۆمان هەیە بەس لەم کاتە مستەورە زۆرە مستەورە زیاد لە حەد داخڵە بێ ینی بازارەکەش دەرەقەتی نایە لە ڕوو کوالیتیەوە کوالیتی بەرهەمی ناوخۆ باشترە یا هاوردەکرا پرتەقاڵێکی عێراقی هەموو پرتەقاڵی تورکیێنێت هەموو پرتەقاڵی ئێرانێنێت تامەوە ئەم تامەوە لە ڕووی کەوالەتیەوە لە هەموو شتێکەوانێت نرخی کامیان بەرزترە عێراقەکە بەرزتر لەبەری کە جوانترە و تامی زیاترە و ئەمانە ئەو نرخە بەرزیە ینی تاسیرەکە سەرساغبوونەوەکەی تاسیرەکاتە سەر ساغبوونەوەکەی بە شتەکە چاکە ئەسام بۆچی خەڵک نیوەی نەخۆشامشتی دەرەوە زیاد لە شتی بێکەوالیتی زۆر داخڵە بێ لە حدودەکانەشت زۆر داخڵە بێ بەگشتی بۆ بەرهەمە ناوخۆیەکان پێ وایە فەلاحی خۆمان جوتیایی خۆمان بتوانێت بەشی پێداویستی ناوخۆ بەرهەم بلای کیسل پەتاتە جیبلای کیسل پەتاتە دقەیە ئەم پەتاتەی خۆمانە بە 250 دینار نافرۆشی ئەمەی خۆمانە و شارە زورە نافرۆشێ مستەورە زۆرە مستەورە زۆرە لەبەر ئەوە نافرۆشێ ئەمە ڕۆژانەوە ماهەمانە نافرۆشێ بە 200 بەرهەمەکە بۆیە مستەورە ناهێڵێ هەرزانترە پارەی عێراق بەرزە بە نسبەت دەوانێ ئەو دەرەقەتینە هەمی هاوردەکرا و هەرزانترە بۆی ئەم ساغ نابێت بۆی ئەم ساغ نابێتوانێت لە حاڵەتێکی وایە ئەگەر حکوومەتە زیاتر لە حدودەکان کەوالێت شتی خراپ داخڵ نەبێت شتی خراپ زۆر داخڵە بێت ئێستا بۆ نمونە حکوومەت ڕێگری بکە لەوەی پەتاتەی ئێران و تورکیانەیەت ئەمە ساغێ بێتەوە بەڵێ ئەوە ساغێ بێتەوە بابێ بەس بە دەرەجەی کەمتر بێت با ڕۆژانە لە باشمان خواانە 100 تەن پەتاتە داخڵ بێنە 1000 تەن لە پەرێزخانەوە 1000 تەن داخڵ نەبێ هاوردەکرا و کەم بکەن بەڵێ ڕێژەی هاوردەکرا تۆزێ مساعدەیکەن بۆ یەک وڵات قبوڵی نێچوورێشتی ئەمە وەرگری وەرە بچۆرە و حدودە و کیسە پەتاتەوە پێ بخۆش و کیسەکە شەگری ئەڵێ ئێمە چییە ناوت قبوڵیان نییە قبوڵیان نییە بۆ وڵاتەکە ئێمە بۆ بە ساکردنەوەی تەنزیلاتی وڵاتان وەرە ئێستا لەو حدودە سونقی لیمۆ پێ بێ بزانیان داخڵبی قەناعەتی بێ ئێمە نییە ینی قەناعەت وایە فەلاحی خۆمان بتوانێن بەرهەمی تەواوەتی وڵاتی خۆمان دابین بە یەک ساڵ بەس مساعدەی فەلاحکەن بە یەک ساڵ هەموو شتێکمان وڵات هەموو شتێکی هەیە بەس ئەمان مساعدە ناکەن لەبەر گومرگەکەی خۆیان لەبەر شتی خۆیان مساعدە ناکەن ئەم بەرهەمانە کە باست کرد بەرهەمی ناوخۆی ئەم بەرزبوونەوەی دۆلار و دابەزینی دینارە تاسیری کرد لەسەر میوە تاسیری نەکردووە بەس لەسەر وشکە تاسیری کابرا فەرێ برنجیە بە 35,000 40,000 دینارەکەی ئەمڕۆ بە دۆلارەکە ئەڵێ بە 42,000 بە 41,000 ئەوە لەگەڵ بازار ئەوان بە نسبەتی وشکەکەوانێت تاسیری کردووە بەس لە تەڕای تاسیری نەکردو سەرکەوتوو بنیشەڵاو سپاسانەکەم و خۆشان و تەلەڤیزۆنەکەشان بەڕێزانۆکو بینیتان ئەم کاکە بەڕێزە خاوەنیەکێک لە شوێنەکانی ساختکردنەوەی بەرهەمەکانە باسی نمونەیەکی بۆ کردین کە ئەم پەتاتەیە پەتاتەی دەشتی شارە زورە باسی ئەوە کات کە لەبەرەوەی بەرهەمی هاوردەکرا و زۆرە نرخی ئەوانش لە چاو دیناری عێراقی نزمترە ئەم بەرهەمە بە ئاسانی ساغ نابێتەوە ئەو کاتە پەتاتەیە کە لە ئێرانەوە دێ بە ئاسانی ساغە بێتەوە چونکە نرخەکەی کەمە بۆیە ئەمە ئەوێنێتەوە فەلاحی خۆمان وردە واز لە ئیشەکەی هێنێت بۆیە باسی لەوە کرد لە ڕووی کوالیتیشەوە لە ڕووی تام و بەرهەمەوە بەرهەمی ناوخۆیی کوالیتی باشترە خۆشترە بە ئاسانیش ساغێ بێتەوە ئەگەر تۆزێک نرخیشی بەرز بێ بەڵام ئەگەر بە جۆرێک
ڕێگری نەکەن لەوەی بەرهەمی هاوردەکرا و کەم بکەنەوە یاخود ڕێژەکەی وا لێ بکەن کە بیگونجێنی لەگەڵ بەرهەمی فەلاحە ڕەنگە جوتیاری کوردی یاخود فەلاحەکانی خۆمان وردە دەست لە کارەکان هەڵبگرن بۆ ئەوی بتوانەوە ینی بەردەوام لەسەریشی خۆیان حکومەت دائیما بکە هاوکاریان بکە بتوانن ئەو بەرهەمانی کە هاوردەکرێن کەمی بکەنەوە یاخود نەیهێڵن تاوەکو ئەم پەتاتە یاخود هەر بەرهەمێکی تری کوردەواری بە ئاسانی لە وڵاتی خۆمانە ساغ بێتەوە. ئێمەش پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.